ڕێژەی کتێبەکانەوەی هەڵمەتی کۆمان کردێتەوە 611 کتێبی جۆرا و جۆرن لە بواری ئاینی جۆرا و جۆر سیاسی مێژووی جوگرافی ئەدەب ڕۆمان شعر کتێبی عەرەبی گۆڤار و بڵاوکراوەکانی تایبەتیش کە بە زیندان بۆی سوودیان لێ ببینن ئامانجی هەرە گرنگی ئەم پرۆژێمان کە ئێمە پێمان وایە زیندانیانیش 2000 مرۆڤن تاکانی کۆمەڵگەن دێ بە چاوێکی گرنگەوە سەیریان بکرد بۆ ئەوی ئەوانیش لە ڕێگەی لەناو زیندانەوە سوود لە کتێب ببینن بۆی کە بەیانی لە زیندان دێن دەرەوە مرۆڤێکی تەندروست و باش و تاکێکی هۆشار لە کۆمەلگا بەرهەم بێنرێت. ئێمە ڕەوشی ڕاگیراوان لە بەشەکەمان لە ڕەوشێکی زۆر باشدایە لەبەرەوەی سەرجەم مافەکانیان پارێزراوە بە شێوەیەکی زۆر تەندروستانە مامەڵیان لەگەڵەکرێن بەڵام بێگومان پێویستیان بە بواری هیزری و خۆڕۆشنبیرکردن و ئەو ماوە زۆرەی کە لێرە بەسەری ئەبن پێویستە بە شتێکی سوودبەخش بەسەری بەرن کە ئەمەش بەڕاستی کتێب خوێندنەوەی کە لەو شتە سوودبەخشانە.